ماڵاوایی هەورازی کوڕ پشتی شاخێکی بە عومرە بۆ پێشمەرگەدا نەویوە ئێوارەیە ڕێچکە و ڕێزی یەک لە دوای یەک بەرەو بناری ئەو دیوە دەنگ هەر پڕمەی وڵاخێکە و وردە بەرد و زیخی ژێرپێ بێدەنگ بێدەنگ بەسەر پێژەی دانەبەردا ئەم کاروانە خڕوماتە سەر دەکەوێ بەسەر پشتی وڵاخەکەی پێشەنگەوە تەرمی شەهید دوو دەستی شۆڕ بەرەو زەوی هۆ بنچی قشخۆڵاوی ئەمە زامەکی تازەیە و وێی نەکەوی ئێوارەیە خۆربێنە کێشێکە لاواز دەستی دواتیشک درێژ دەکا و بە ئاستەمێک زەردە ڕەنجێک دەدا لە لولەی تفەنگ و یاڵی خوێناوی وڵاخ و ئینجا ئیتر چاو لێ بدەمێک هۆ شەماڵی تۆزێ بزێ و پەلە مەکە و ئاگات لێبێ ئەمە زامەکی تازەیە با کاکۆڵی قژی ڕەشی نە ئاڵۆزچێ ئێوارەیە لوتکە چەتری هەورەکی بە نزمی لەسەر سەری خۆی هەڵداوە هۆ لوتکەی بەرز ئەوە ئێستا دەگەنە لات مل هەڵبڕە و بەو هەورە تەنیایە بڵێ کە گەیشتە سێبەرەکەی نمەن مەبە ببارێت مل هەڵبڕە و سوک پێی بڵێ شەهیدێکمان لەگەڵدایە دەڕواتەوە بۆ دێکەی خۆی لەوێ دەنوێ سوک پێی بڵێ شەهیدێکە تیوێتی و تینوویەتی و ئاوی دەوێ